عەلاءەددین سەجادی مرواریەکەی ئەدەبی کوردی لە پەرتووکی ڕشتەی مرواری سەجادی دەڵێت نیوە شەوێک کابرایەک بە کۆڵاندا دەگەڕێتەوە بۆ ماڵ لە ڕێگەی گەڕانەوەیدا دەبینێت کەسێک دیواری ماڵێک دەکۆڵێت بۆ دزی بانگی دەکات و دەڵێت ئەوە چی دەکەیت کابراکە وەڵام دەداتەوە و دەڵێت ئەوە دەهۆڵ دەکوتم کابراکەی تر دەڵێت ئەی بۆچی دەنگی نایەت وەڵامی دەداتەوە و دەڵێ بەیانی گوێت لە دەنگی دەبێت ساڵی 1970 عەلاءەددینی کوڕی نەجمەدینی کوڕی حیسامەدین لە بنەماڵەی سەجادی لە گەڕەکی قەتارچیانی شاری سنە لە ڕۆژهەڵاتی نیشتیمان لەدایک بووە بەپێی هەندێک سەرچاوەی تر لەدەی باراوی سەر بە بەرزنجە هاتۆتە دنیاوە بە فەقێیەتی و بە مەبەستی فێربوونی زیاتر زۆر ناوچەگەڕاوە و تا دوجار هەواری لێکناوە بەرەو سلێمانی ساڵی 1938 ئیجازەی لە زانستە ئیسلامیەکان و زمانی عەرەبی وەرگرتووە دواتر بووە بە ئیمام لە مزگەوتی نەعیمە خاتون پاشان ڕووی کردووەتە بەغدادی پایتەختی عێراق ساڵی 1940 بووە بە بەڕێوەبەری نووسین لە گۆڤاری گەلاوێش ساڵی 1940 گۆڤاری نزاری دەرکرد ساڵی 1959 بووە بە مامۆستای زانکۆ لە بەغداد ساڵی 1970 دەبێت بە وەزیری ئەوقاف ساڵی 1970 خانە نشین دەبێت بەڵام هەر لەو کاتەوە بە دەرفەتی دەزانێت خۆی بۆ کایەی ئەدەب یەکلا بکاتەوە عەلاءەددین سەجادی لە پەیوەست بە زمانی کوردیدا دەڵێت ئەگەرچی لە ئێستادا خوێندەواری زۆر بووە بەڵامەوە مای دڵخۆشی نییە چونکە کورد لە قوتابخانەی غەیرە کورد دەخوێنێت منداڵەکان ئەو کاتە فێری زمانی تر دەبن لەسەر حسابی زمانی کوردی ئەو وشانەی فێریان دەبێت دەیانهێنێتەوە ناو خێزانەکەی و ئەو کاتە برا بچووک و خوشکی نەشمیلە و جوانی لێوە وەری دەگرن باوکیشی دڵخۆشە چونکە منداڵەکەی فێری زمانی نان پەیداکردن بووە وردە وردەوای لێدێت زمانی تر لە ماڵی ئەو خێزانە کوردیەدا هەوار هەڵدەدات و جێگەی خۆی دەکاتەوە و کوردیش کە زمانی سەرەکی کووردە لە ژێرباریدا دەست دەکات بە نقە و ئەپلیشێتەوە وای لێدێت ئەبێ بڵین بە ڕەحمەت بن باب و باپیرانمان بە زمانی کوردی قسەیان دەکرد من لێرە ئەرکە لەسرم زمانی کوردی بپارێزم چونکە بوونی هەر قەوم و گەلێک پەیوەستە بە هێزی زمانەکەیەوە بەشێک لە بەرهەمەکانی عەلاءەددینی سەجادی مێژووی ئەدەبی کوردی ساڵی 1952 شۆڕشەکانی کورد و مێژووی ڕاپەڕینی کورد ساڵی 1959 دەستور و فەرهەنگی زمانی کوردی ساڵی 1968 دووچامەکەی نالی و سالم ساڵی 1970 کوردەواری ساڵی 1970 دەقەکانی ئەدەبی کوردی ساڵی 1970 خۆشخوانی ساڵی 1970 ڕشتەی مرواری عەلاءەددینی سەجادی ڕۆڵێکی گەورەی بینی لە بایەغدان بە چیرۆک و پەرەسەندنی گۆڤاری گەلاوێژی کردە شوێنێک بۆ بڵاوکردنەوەی زۆر چیرۆک و بابەتی ئەدەبی سەجادی لای وایە هەرگەل و میلەتێک خاوەنی ئەدەبی خۆی نەبێت ئەوە بە هیچ ناژمێردێت ئەم دنیا بینیەی سەجادی و ئەو شارەزاییە زۆرەی لە ئەدەبیات و زمان و مێژووی کوردی هەیبوو خاڵی درەوشاوە بیرکراوەیی ئەو چونکە لەو کاتەدا مامۆستای ئاینی نەیدەتوانی دەست بۆ هەموو کایەیەک ببات بەڵام سەجادی خۆی نایشارێتەوە کە پێگەی مەلاوا دەخوازێت لە پێناو خەڵک و ئەدەب و زماندا بێت و پارێزگاری لێ بکات هەر لەم تێگەیشتنێتی کە پەرتووکی ڕشتەی مرواری لە پاڵ دەیان قسە کە بۆ زۆر مەجلیس و کۆڕگونجاو نەبوو دەنووسێ و دەڵێت دەزانم سەرەتا پێشوازی لێ ناکرێت بەڵام ناکرێ میلەتانی تر هەموو شتێکیان هەبێ و بیان نووسی بێ بەڵام کورد ئەمە نەکا و بەشێک لەو سەرمایەی لەناو بچێت ساڵی 1984 مامۆستا عەلاءەددین سەجادی وەفات دەکات و ئەو ئەستێرە درەوشاوەیەی ئەدەب خامۆش دەبێت بەڵام تا ئێستاش بەرهەمەکانی تیژ دەگرن لە ناوچە تاریکەکانی دنیای مەعریفی کورد